گەنم گوڵی کرد جۆ دوورایەوە بەینی من و تۆ هەر نەبڕایەوە. ئەم ساڵیش گەنم گوڵی کرد و وەرزی دروینەوەی جۆش لە هەندێک ناوچە دەستی پێکردووە، بەڵام تاوەکو ئێستا جوتیارانی هەرێمی کوردستان پارەی گەنمی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە، سەرباری ئەوەی کە ناڕازیشن لە شێوازی وەرگرتنی گەنمی ئەو ساڵ، بەو پێی کە هەموو گەنمەکە بە یەک نرخ وەرناگیرێت، هەروەها ناڕازین لە شێوازی وەرگرتن و لە نرخی ئەو گەنمەی کە لە جوتیاران وەردەگیرێت. بۆ قسەکردن لەبارەی کێشە و گرفتی جوتیاران پەیوەندی بە نەسرین ئەحمەد بەڕێوەبەری سایلۆی سلێمانیەوە دەکەم. پرسیارەوەی لێ دەکەین کەی پارەی گەنمی جوتیاران دابەش دەکرێت و هەوڵی چیان داوە بۆ ئەوەی کە ئەم ساڵ ڕێژەی وەرگرتنی گەنم زیاد بکرێت. نەسرین خان، پارەی گەنمی جوتیاران بەشێکیان تاوەکو ئێستا هی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە، کەی دابەش دەکرێت؟ بەشێکی سێ بەشیان وەریان نەگرتووە براکەم. سێ بەشیان وەریان نەگرتو. ئەی کەی دابەش دەکرێت ئەوەی کە ئێوە زانیاریتان هەبێت؟ وەڵڵاهی نازانین برا، ئەوەش حکومەتی عێراقی ئەزانێت. حکومەتی عێراقی کەی سەرفی کرد ئەو کاتێ، یعنی تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ خەرجکردنی؟ سێ بەشی ماوەتەوە، یعنی ئێستا من یەک بەشیم 120 میلیۆن بوو، 120 میلیارد بوو، 71 میلیارد ماوە بۆم بێت. زۆر باشە. ئەی نەسرین خان، بەشێک لە جوتیاران ناڕازین لەوەی کە ڕێژەی وەرگرتنی گەنم کەم کراوەتەوە بۆ ئەم ساڵ، کراوە بە 400,000 تۆن ئەگەر هەڵە نەبوو. کاریش هەروە بوو، بەڵام ئەم ساڵ فەرقەکەی چییە؟ پار هەر 4 ساڵکەی بە 850 بوو، ئەم ساڵ 292,000 بە 700,000 وەرەگیرە، 108,000شی بە 500,000 وەرەگیرە. زۆر باش. ئێوە هیچ هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە ڕێژەکەی زیاد بکرێ یان هەمووی بە یەک نرخ بە نرخی ستاندارد وەربگیرێ؟ ئیشی وەزارەتی زراعەیە و وەزارەتی بازرگانی، ئیشی وەزیر و هەردوو وەزیری بازرگانی و وەزیری کشتوکاڵا چوون لە بەها کۆبوونەوەیان کردوێت لەسەرەوە ڕێکەوتون و هەرچەند ئێمە هەوڵیش بێن هیچ سوودێکی نییە. زۆر باشە. نەسرین خان، دەستەکانی خۆش بێ و زۆر سوپاس. سەرچاو. زۆر سوپاس.